پارتی دیموکراتی کوردستان یەکەمین پارتی نیشتیمانی و دیموکراتی کوردستانە. لە سەرەتاوە ئێمە خەباتمان بۆ مافەکانی مرۆڤ، ئازادی تاک و مافە نیشتیمانیەکان کردووە. تا ئەمڕۆ پارتی دیموکراتی کوردستان بەردەوامە لە خەبات بۆ مافە نیشتیمانیەکانی کوردستان. ئێمە بە شوێن مافە نیشتیمانیەکانەوەین بۆ هەمووان لە ڕێگەی بەهێزکردنی دامەزراوەی مۆدێرن و بەرپرسیار و دیموکراتیانە لە ناو عێراق و هەرێمی کوردستاندا. ئێمە بە شوێن مافە نیشتیمانیەکانەوەین بۆ هەمووان لە ڕێگەی کارکردن لەگەڵ هاوبەشە عێراقیەکانمان و دۆستە نێودەوڵەتیەکانمان بۆ پابندبوون بە دەستووری عێراق کە یەکێتی ئارەزوومەندانەی خەڵک و خاک و سەروەری دەپارێزێت. ئێمە پارتی دیموکراتی کوردستانین. بۆ داهاتوویەکی باشتر و وڵاتێکی ئارام و خۆشگوزەران پارتێکی بەهێز هەڵبژێرە.